دوای تەرخانکردنی کورسیەکی کۆتا بۆ تورکمانەکانی سنووری سلێمانی لە ئێستاوە ملولانەی نێوخۆیی تورکمان لە قەزای کفری سنووری گەرمیان کە زۆرترین دەنگدەری تورکمانی لەسەر ئاستی سلێمانی تێدایە دروست بووە. بەرپرسانی بەرەی تورکمانی ترسیان لە دەسوەردانی هێزە کوردیەکان و بردننی کورسیە کۆتاکە هەیە. خۆی بە لە ئەمەش کشتی ئەیوت ڕاستەقینە نوێنەری ڕاستەقینە ئەگەر گەرەێکیان نوێنەرێکی ڕاستەقینە سەرکەوتو بێت ئەبێ بێرن ئەو میلەتەی خۆمان دەنگ بداتە کام کاندید وا خۆی گەرەکێتی نابێ بە دەنگێکی ئێمە وەکو بەرەی تورکمانی عێراق بە لە ئەمامان وەدەنگ گەیاندا چکو ئێمە حزبی دەسەڵاتی ئەم ناوچەیە ناوێت دەسوەردانی هینەکان بکەن. دووەمیش ئێمە ئەو معاناتە هەیمانە ئێمە ئەزانین. لە ئێستادا 6 کەسی تورکمان خۆیان بۆ بەدەستێنانی تەنها کورسیە کۆتاکەی سنووری سلێمانی لە کفری کاندید کردووە و دەوترێت هەندێک لە کاندیدەکان نزیکن لە حزبە کوردیەکانەوە، بەڵام کاندیدەکان خۆیان بەسەر بەخۆدا و دەبن و نزیکایەتی حزبە کوردیەکان ڕەت دەکەنەوە. ئێمە بەوەکو بێلایەن بەشداریمان کردووە، کاندیدی خۆمان هەیە بێلایەنە و هەر بێ بێلایەنیش تا خۆیان بژێر بۆ پەرلەمانی کورسان. بەرپرسانی بەرەی تورکمانی وەک خۆیان دەڵێن ترسیان هەیە لەوەی لە ڕێگەی دەنگدەری تایبەتەوە کورسیە کۆتاکەیان لەدەست دەربهێنرێت و کاندیدی نزیک لە حزبە کوردیەکان دەربچێت. دەنگی تایبەت نابێ بەشداری دەنگی بۆ کۆتا بدا، چونکە ئێمە وەکو تورکمان بە ڕاستەقیناڵێن لە دەنگی تایبەتە دەنگ کەممانەیە زۆر کە ئێمە ئەو معاناتمانە هەیە تا ئێستاکە خۆی کفری معاناتی زۆرە، بەڵام تورکمان کفری زۆرتریشە. ژمارەی دانیشتوانی کفری نزیکەی 45,000 کەسە و بەرپرسانی قەزاکە دەڵێن لەو ژمارەیە 1000 کەسیان تورکمانن، بەڵام بەرپرسان و چالاکوانانی تورکمان ژمارەی تورکمان لەو قەزایە بە 800 خێزان و 4000 دەنگدەر ناو دەبن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کفری.